یاریەکانی خولی پلەیەکی کوردستان درێژەی هەیە و لە یەکێک لە یاریەکانی هەفتەی چوارەمی خولەکە و لە یاری دێربی سلێمانیدا هەردوویانەی ئاشتی و پێشمەرگەی سلێمانی بەیەک گەیشتن. لە یاریگای خۆی یانەی ئاشتی بە ئامادەبوونی هاندەرێکی زۆر میوانداری پێشمەرگەکانی هاوشاری کرد. گێم یەکەم یانەی میوان ئاسی باشتر بوو، چەندین هێرشی مەترسیداریشی کردە سەر گۆڵی یانەی خاوەن یاریگا، بەڵام گۆڵچی یانەی ئاشتی ڕێگر بوو لەسەر جەم هێرشەکان. لە بەرامبەریشدا یاریزانانی ئاشتی نەیانتوانی سوود لە هێرشەکانیان ببینن بۆ سەر گۆڵی میوان، بەبێ گۆڵیش ئەو گێمە کۆتایی هات. گێمی دووەم بە پێچەوانەوە هەردوویانە ئاسێکی بەرزیان پیشاندا و هێرش بە هێرش وەڵامی یەکتریان دەدایەوە، بەڵام یانی میوان سەرکەوتوو بوو لە تۆمارکردنی گۆڵ و جوتیار جەزا بەلێدانی سەر لە خولەکی هەفتاویەکدا گۆڵی سەرکەوتنی بۆ پێشمەرگە تۆمار کرد. دوای ئەو گۆڵە یانەی ئاشتی هەوڵی زۆریدا بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە، بەڵام هیچ ئاگامێکی نەبوو. یاریەکەش هەر بەو تاکە گۆڵە لە بەرژەوەندی یانەی میوان کۆتایی هات. ڕاستی ئەمە وەکو یاریزانان هەمومان یەک دەست بووین بۆ سێ خاڵ یاریەکە، هەرچەندە من بۆ منەخۆ بە خۆشحاڵیەوە بوومە هۆکاری گۆڵەکە، بەڵام ئێمە ئەو یانزە یاریزانی کە لە ساحەکەیان هەمومان هۆکارین بۆ بردنەوە. یاریەکانی خولی پلەیەکیش خۆ دەزانی هەمووی بۆ ئاستیاری ناکە، بۆ نەتیجە یاریەکە. ئێمە شێکین لەو تیپانەی ئەمانەی بۆ ئاتوو نەتیجە یاریکەین، بەڵام ئەگەر تۆ بتوانین نەتیجەیەکی باش بێنی ئاست زۆر گرنگ نییە لە خولی پلەیەکە، لەبەرەوەی خولی پلەیەک زیاتر بەرکەوتن و تۆپی مشتەر و ئەو شتانی تێدایە. ئینشەڵڵا هەوڵێن ئەگەر بەم شێوەیە بێت بە هەموو شێوەیە گەشت بینی، لەبەرەوەی ئێمە ئێستا چوینە یەکەمی ڕزبەندی، ئینشەڵڵا هەوڵێن هەر لە یەکەمی ڕزبەندییا بمێنینەوە و سەرکەین و چاوبەشەی زێڕین. ئێمە هەموو شتێکمان کرد، بەس گۆڵمان بۆ نهات، فرسەمان بۆ هات، سووتانمان بەد کۆمەڵە فرسێکمان بدو دروست دەبێت تیبی بەرامبەر ئەوانەی بۆ دروست بێ گۆڵەکات. ئێستا ئێمە پێمان گۆڵمان بۆ ناکرێت، تا گۆڵمان لە حاسێ بوو. دوای ئەوە شۆکارەکەم 190 بۆ حەکەم ئەگەڕێنی، جورات بەکار نایێنێ، 150 بۆ خۆشمان یەگەڕێنینەوە. ئێستا بۆ نمونە ئێمە ناوژیان بڵێ چی کە تۆ گۆڵە پێ ناکرێت. بەڵێ زۆر گەشت بین، پشتیوان بەخوای گەورە، پشتیوان بەڕاهێنەر و بەستافەکەی بتوانین بینەوە سەر ئامانجەکانی خۆمان کە تەواو خۆمان باشکەینەوە، خۆمان تۆکمەکەینەوە بۆ یاری داهاتوو. بۆ بردنەوەی یانەی پێشمەرگەی سلێمانی بووە خاوەنی نۆ خاڵ و چووە پلەی یەکەمی ڕیزبەندی کۆمەڵی دووەم و یانەی ئاشتیش بە یەک خاڵ خۆی لە پلەی شەشەمدا دەبینێتەوە. ئەردەڵا محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.